بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەردامی ئەمڕۆ باس لە بارودۆخی کوردەکەین دوای 100 ساڵ تێپەڕبوون بەسەر پەیمانی لۆزان وەخسە لەسەر ئەوە دەکەین ناوڕۆکی پەیمانەکە چی لەخۆ گرت بوو و لێکەوتەکانی چی بوون و ئایا دوای 100 ساڵ ئێستا بارودۆخی کورد چۆنەوە ئایا لەم بارودۆخی کە بەتابەتی کورد لە باشووری کوردستان تێدا چاوەڕێی لۆزانێکی دیکە بکەین و ئایا لۆزان هۆکارە بە بۆی کە دەوڵەتی کوردی دروست نەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابانزادە پسپۆری بواری مێژوو بۆ مامۆستای زانکۆ سەرم پرسانە دەکەین کاکتۆر بەخێر بێن سوپاسی ئەمە دەکەین سوپاس دەکەین سەرەتا لە لۆزان و دەست پێ بکەین ئەگەر بە کورتی ناساندنێکی پەیمانی لۆزانمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحیم بەتەکیل لۆزان بەناوی پایتەختی سویسراوە یعنی کاتی خۆی ئەم کۆبوونەوەی لێ ئەنجام درراوە. لۆزان پێشینەیەکی هەیە وڵاتانی سەرکەوتوی شەڕی یەکەمی جیهانی هەرێک لە بەریتانیا، فەڕەنسا، رووسیا، ئیتالیا لە دوای ئەوەی کە لە شەڕەکەدا سەرکەوتن لەگەڵ هەرێکێک لە وڵاتە شکست خواردەکان ئەڵمانیا نەمسە دەوڵەتی عوسمانی با بڵێن کۆبوونەوە بۆ ئەوەی لە دوای شەڕەکە بتوانن میراتەکانی ئەو دەوڵەتانی کە شکاون چۆن مامەڵەی لەگەڵ بکەن میراتی دەوڵەتە شکست خواردەوە چۆن مامەڵی لەگەڵ بکەن لەگەڵ پێشتر لەگەڵ نەمسا و لەگەڵ ئەڵمانیا ئەم ڕێکەوتنیان ئەنجام داوە بەڵام لەگەڵ دەوڵەتی عوسمانی دووزار ڕێکەوتنیان ئەنجامدا زاری یەکەم لە 20 ئابی 1920 بەناوی سیڤەرەوە لەگەر سوڵتانی عوسمانی و شەرعێتیان بە سوڵتانی عوسمانیدا وڵاتانی سەرکەوتوو وەکو پیاوی دۆڕاوی شەڕی یەکەمی جیهانی کە لە مانجی لە هەژدەی تشرینی یەکەمی 1970 بڕیاری ئەوەیدا کە من لە شەڕدا دۆڕام شکام لە کاتێکدا ئەو بڕیاریدا بوو بەریتانیەکان شوبوونە ناو پایتەختی ئەستەمبوڵەوە ینی بە تەواوی وڵاتەکە لە نوشستیدا بوو سیڤەریان وەرکرد لۆزان لە دوای 2 ساڵ بیریان کردەوە کە بە فیعلی سوڵتان نوێنەرایەتی تورکیا ناکە نوێنەرایەتی شکستی دەوڵەتی عوسمانی ناکە ئەوەی کە نوێنەرایەتی ئەم ناوچەیە دەکا کەمالات ئەتاتورکە لە بەرەوەی کەمالات ئەتاتورک لە 1970 لە دوای شکستی دەوڵەتی عوسمانی هاتە ڕۆژهەڵات ونەتەوەکانی ڕۆژهەڵاتی لە دەوری خۆی کۆ کردەوە بە ناوی زەنجی نیشتیمانی زەنجی ڕزگاری نیشتیمانی زارێککە وڵاتەکەی ڕزگار کردەوە لە دەستی بەریتانیەکان و لە دەستی فەڕەنسیەکان و لە 1922 ئەمانە بوو بە ئەمری واقعیانی وای دیات ئەم نوێنەرایەتی هەموو تورکیای دەکرد پێش ڕاگەانی دەوڵەتی تورکیا و بوو بە ئەمری واقع بوو بە ئەمری واقع تورکیا بوو بە ئەمری واقع واتە ئەم لە ئەنجامی خەباتی چەکداری خۆیەوە لە ئەنجامی بانگەشە مزەیەفەکانی خۆیەوە کە زارێککە دەوڵەتی عوسمانی و هەموو نەتەوەکان لە ساحەی برایەتیدا تەبای یەک دەخاب کورد و تورک و سەرکەس و هەموو نەتەوەکانی کە پێکەوەی ژیانگرد و شەڕی ڕزگاری نیشتیمانیان کرد بۆیە زارێککە وڵاتانی سەرکەوتوو وەکو دەڵێن پێداچوونەوەیان کرد کە چۆن مامەڵە لەگەڵ کەمالات ئەتاتورک بکەن ئەمزارە نەک مامەڵە لەگەڵ سوڵتان بکەن ئەم کۆبوونەوە نوێنەری بەرپرسیاری هەموو ئەم وڵاتە سەرکەوتوانی تێدا بوو تورکیا بۆ ئەم کۆبوونەوەیە ئیسمەت ئینینۆی نارد کە جێگرەکەی کەمالات ئەتاتورک بووە ئەم پیاوە بە ڕەچەڵە کووردە و بەشی زۆری بەشداربووانی وەفتەکە لە کورد بوون و لە بەریتانیا بەرپرسی باڵای گەورە کە ناوی لۆرد کیرزۆن بوو بەشداری کردووە و بەندەکانی نزیکی سەروی 150 بەند و خاڵ بووە ئەم ڕێکەوتنامەیە لە مانجی تشرینەوە دەستی پێکردووە زارێککە ساڵ سوڕاوەتەوە بۆ 24 تەمووس لێرە کۆتایی پێهاتوێن ئەگەر حساب بکەین نزیک بە 8 مانگ 9 مانگ ئەم کۆبوونەوەنە بەردەوام بوون واتە لە نزیک لە مانجی تشرین وابزانم مانجی تشرینی دووەمی 1922 دەستی پێکردووە لە 24 حوتی 24 کۆتایی بەیاننامەکە هاتووە 24 حوتی 23 کۆتایی پێهات ئەمە ئایا ناوی لێدەنی کۆنگرە هەم وڵاتانی سەرکەوتوو بەشداری کردووە ناوی لێدەنی پرۆتۆکۆڵ پەیمان ئەمە هەر ناوێکی لێ بندرێ وردەکاریەکەی ئاوا بووە هەموو بەندەکان تایبەت نەبووە بە کورد تایبەت بووە بە کۆی کە لە پور و ئاسەواری دەوڵەتی عوسمانی چی لێ بکەن واتە لەگەڵ بەڵقانە لەگەڵ شامە لەگەڵ سووریایە بەشێک تایبەت بووە بە کورد کە ئێمە قسەی لەسەر دەکەین ئەو بەشەی کە تایبەتە بە کورد چییە پێش نامی لۆزان یعنی هیچ بەس وەکو ناوی کورد نهاتەوە چونکە بەندەکانی وەکو ناوەکە بە شێوەیەکە لای بە شێوەی ناڕاستەخۆنە ئەو بابەتە هاتووە ئەگەر ئێمە قسە لە لۆزان دەکەین دەیە بگەڕێنەوە بۆ سیڤەر لە بەندەکانی 62 63دا
لەو کاتەدا کە مستەفا کەمال دەستی بە زەنجی ڕزگاری کردو دژی بەریتانیەکان و فەڕەنسیەکان و ئەمان زیاتر فەرمیەت و ڕسمیەتیان داوە بە سوڵتان بۆ ئەوەی کە فشار لەسەر کەمالات هاتوورک دروستکەن و هەر دەوافعێکی تر لە ناو بەندەکانی سیڤەر لە 62 لە 63دا باسی ئەوە دەکەن ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات لە ئەنادۆڵ کوردەکان دەتوانن قوارەیەک یان ئیدارێکی سربەخۆی خۆیانی تێدا ڕابگەێنن و لە دوای 6 مانگ ینی وەک بڵێ وڵاتانی سەرکەوتوو نێردە دەنێرن بۆ ئەوەی مساعدەی کوردەکان بکەن بۆ ئەم داواکاریەوەتە داواکاری سربەخۆیی لە دوای ساڵێک کوردەکان ئەگەر بێت و لەو پرۆسەیەدا سەرکەوتن تورکیا ناچار دەکرێن دان بەم قوارەیەدا بنێ هەر لەوێدا هاتووە لە بەشی ڕۆژهەڵاتی تورکیاش قوارەیەک بۆ ئەرمەن دروست دەکرێت ئەگەداری ئەم بابەتە ئەو بابەتی شتێکە لە کۆنگری سان سیڤانۆ و وارووا لە بەرلین لە ساڵی 1976 کەزاریشکە کاردانەوەی لێکەوتۆ ئەم بابەتە واتەبوونی قوارەیەکی ئەرمەن لەسەر خاچێک کە ئەم خاکە زۆرینەی کوردن کە دووبارە ئەمەش دەتوانم بڵێم لایەنی سلبیە لە ڕێکەوتنامەی سیڤەر هەر لەم ڕێکەوتنامەی سیڤەرەدا هاتووە ویلایەتی مووسڵ واتە کوردستانی ئێستای عێراق بە شاری مووسڵیشەوە لە دوای ئەوەی کە ئەم قوارەیە دروست دەکرێ ئەم ئیدارە سربەخۆیە دروست دەکرێ لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات واتە ناوچەی کوردستانی باکووری ئێستا ویلایەتی مووسڵ کە کاتی خۆی ویلایەتێکی سربەخۆ بووە لەگەڵ بەغدا و بەسرە کە دوای عێراقیان لێ پێکەنا لە ڕێگەی ڕاپرسیەکیەوە ئازادن پەیوەندی بەم قوارەیەوە بکەن کە لە کوردستانی باکوور دروست دەبێ کەواتە سیڤەر دەوڵەتی بۆ هەموو کورد دروست نەکردووە لە بەرەوەی کوردستانی ئێرانی تێدا نییە بۆ بەس دەیتوانی کوردستانی باکوور و باشوور دەوڵەت دروستکەوە باشووری و باکوور دەتوانن دەوڵەت پێکەوە دروستکەن بەس کوردستانی ئێرانی تێدا نیە بۆ لەبەر ئەوەی ئەم ڕێکەوتن نامانە لەسەر پاژماوەی داگیرکراوی وڵاتی عوسمانی ئەم کۆنگریان بەستووە واتە دەوڵەتی ئێرانیە نەڕووخاندووە هەتاوەکو بێن حساب بۆ سارەنووسی ئێرانێ بکەن ئەو بەشانەی کە سەر بە کوردستانی ئێرانێ بووە لە سیڤەر لە لۆزان بازنین بە وزوع نین ئێران بەشێک نەبوو لە جەنگی بێلایەن بوو لە جەنگی یەکەمی جیهانی نا بەدیوەک لە دیوەکان لایەنگرێتی ئەڵمانی کردووە و نێردەی ئەڵمانیا هاتووە ئەمە بابەتێکی ترە بەڵام وڵاتی ئێران بە فەرمی نەچوە ناوەکو دەوڵەتی عوسمانی بە سوپا بەشداری بکە دوای وڵاتەکەی داگیر بکرێت بۆچی لە سیڤەر کە دەڵێ دەوڵەتی بۆ کورد بەڕاوبین بوو لە باشووری کوردستان لەگەڵ باکووری کوردستان هەردووکیان ببن بە دەوڵەتێک بۆچی منە چۆ بواری جێبەجێکردنەوە لە 1920 سیڤەر لە مانگی هێشت واژۆکرا لە 1923 لۆزان بڵین ئەوەی لە ناوبرد بۆچی نەتوانرا لەو ماوەیەدا پەیوەندی بەچی بوو کە هەم دەوڵەتە کوردێکە لە باکووری کوردستان لەگەڵ باشووری کوردستان دروست نەبوو خۆی ئەگەر ئەگەداری ئەوە بن ئەم قانونە با بڵێن ئەمەی کە لە سیڤەردا درا ئەمە ئەگەر ناوی لێ بنین با بڵێن خەتی سەوز ینی زەوی ئەخزار بۆ کورد دەیتوانین لەو فترەدا ئەو ماوەیە ئیسیفادە لێ بکە و ئەو بەندەنێ دەوڵەتی ئیسیفادە لێ بکە بۆی کە قوارەیەک ڕابگەێنێ و بەرامبەر بە لە مستەفا کەمال زیاب بێتەوە لەبەرەوەی کورد لەو ڕۆژگارەدا لەگەڵ مستەفا کەمال هاوکاری یەکتری دەکرد بۆ دەرپەڕاندنی فەڕەنسیەکان و بەریتانیەکان یعنی بە دیوێکی تر کورد لەو ماوەیەدا لە بێدەنگترین قۆناغیەتی ینی کورد لە کوردستانی تورکیا لە باشووریش ئەگەر تو حساب بکە لە باشووریش جگە لەوەی کە لە 1922 لەو کاتێک کە ئۆزدەمیر هات بە هاندانی ئۆزدەمیر زارێک شەخ مەحموود ناسار کرا بگەڕێتەوە ڕاپەڕینی هۆزەکان دروست بووە ئەژە لە کوردستانی باشووریش دەتوانم بڵێم حرەکەتێکی سربەخۆی تەبیعی نییە یعنی چکە حرەکەتی دووەمی شەخ مەحموود زیاتر بە هاندانی ئۆزدەمیر و تورکەکانی دەزانن یعنی حرەکەتێکی سربەخۆ بۆ زیابوونەوە بێ لەو فترەیەدا لە کوردستانی باکوور جوڵانەوەیەکی بەهێزمان نەبووە داوای واتە بە دوواداچوون بکە بۆ ئەم ڕێکەوتنە بڵێ کاکە ئەوەی من قانونێکی وڵاتانی زلهێزەکان هەیە لە سیڤەر ئەو مافەی پێداوم ئەمن هەم ناوچەکەی خۆم ڕزگار دەکەم هەم سوود لەو بەندە وەردەگرم و داوا لە بەریتانیەکان و فەڕەنسیەکان دەکەم بێن بەرەو پیری بەڵێنەکەی خۆیانەوە بۆیە کورد لەو ماوەیەدا زیاتر هاوکاری مستەفا کەمال بوو بۆ دەرپەڕاندنی فەڕەنسیەکان و بەریتانیەکان بۆیە کاتدا بەڵێن زۆری بە کورد نەدابوو سەرەتا دوای پاشگەز بۆوایە مستەفا کەمال لەو فترەیەدا بەڵێنی زۆری بە کووردا مستەفا کەمال دوو ئەجندای خۆی شاردەوە هەتاوەکو دوای کۆنگری لۆزانەوەتە دڵنیا بوو کە وڵاتانی ئەوروپیەوە پەیمانەکان و کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵ دەکا بۆ سنووری ئێستای تورکیا مامەڵەی لەگەڵ دەکا دوو ئەجندای خۆی شاردبەوە ئەجندایەکیان بریتی بوو لەوەی کە ئەم دەوڵەتە بووە تورکە و نەتەوەکانی کە دەبێ هاوڵاتی دەرەجە دوو بن یان بتاوێنەوە لە ناو چوارچێوەی تورک ینی تۆرانێت و تورکچێتی ئاشکرا نەکرد هەتاوەکو دڵنیا نەبوو لەوەی کە اعترافی پێدەکرێ ینی نارە دەرێکیەکانی خۆی ڕێک دەخاتەوە
ئەجندای دووەم ئەوە بوو کە ئاشکرای نەکرد ینی وای بەنەتەوەکانی ترگوت بوو کە من جارێککە ئەوەی کە دەوڵەتی عوسمانی وەکو دەوڵەتێکی جامیعی دینداری بووە هەموو دەوڵەتانی مسلمانی لە سایدا خڕبۆتەوە ینی بەدیوەک لە دیوەکان بەشی زۆری نەتەوەکانی بە پاڵنەری جیهاد بەرامبەر بە کوفری فەڕەنسیەکان و بەریتانیەکان چەکدار کردبوو بێن بەشداری بکەن بەڵام لەو کاتێک کە دوای سەرکەوتنەکەی جارێککە ئەجندای لادینی و علمانیەکەی خۆی ئاشکرا کرد لێرەوە کورد بەخۆکەوت هەمووکو حرەکەتێکی قەومی پارت و ڕێکخراوە کوردیەکان جارێککە بەخۆ کەوتن کە سەیریان کرد کڵاویان لە سەرنرا هەڵ خەڵەتیان دراون هەم حرەکەتە دینیەکەش وەکو شەخ سەعیدی پیران لە 1920 بەخۆکەوت سەیری کرد ئەمە حرەکەتێکی لادینیە لۆزان بڵێن جوڵانەوەی کوردی هەم لە باکوور هەم لە باشوور دەستی بە جوڵە کرد شێخ محمود بێت شەخ سەعیدی پیران بوو بێ با من ورتر با بڵێن لەوانەیە ئەم جوڵانەوەی کە لە کوردستانی باشوور دروست بوو لە لۆزان بەدواوە ئەجندایەکی تریانی خەریکە بڵم جوڵانەوەی کورد لە باشوور زۆر ئاگەی لە بەندەکانی سیڤەر نەبوو بێ واتە جوڵانەوەکان زیاتر تایبەت بوو پاشان وێنەی شێخ محمودیش نەبوو نووسراوی بۆ نەکردبوو لە ئێستا دێنە ئەم بابەتانە یعنی بەدیوێک لە دیوەکان کورد لە کوردستانی عێراق پاڵنەر بۆ ڕاپەڕینەکانیان جیاواز بوو لەگەڵ ئەو پاڵنەرەی کە لە کوردستانی باکوور دروست بوو شەخ سەعیدی پیران لە 1925 کاتێکە دوو ئەجندای خراپی لە کەمال ئاتاتورک و تۆرانیەکان بینی هەم ئەجندای دین هەم ئەجندای با بڵێن نەتەوەکە ڕاپەڕینێکی گەورەی سازدا و ئەم ڕاپەڕینە لە بەهاری 1920 سەرکوت کرا یعنی بەدیوێک لە دیوەکان لۆزان ئەم بابەتە بە زۆر جار لێرە لەو لێدوانە نەدەیبیستم ینی دەوڵەتی کوردستانی سەربەخۆی پەر نەکردووە ینی بەدیوێک لە دیوەکان ئێمە کۆمەڵێک ڕێکەوتنامەمان هەیە لەسەر ئەسڵی نێودەوڵەتی تایبەت بۆ بە کورد تایبەت بۆ بە خاکی کوردستان لە ئاکامی سراعی بینی عوسمانی ڕووسی لە ئاکامی سراعی بینی عوسمانی بەریتانی لە ئاکامی بەریتانیا و فەڕەنسا و ڕووسیا لە نێوان خۆیان داهاتۆتە بەرهەم پێکەوە هاوکار بوون ئاسانکاریان کردو کە کوردستان دابەش کراوە یعنی بەدیوێچکە ئێمە لە شەڕی چاڵدێرانەوە کوردستان لە بینی دوو میحوەرە ئێرانیەکان و دەوڵەتی عوسمانی دابەش کراوە رووسیا لە ئەنجامی با بڵێن ڕێکەوتنی ئێران لە تورکمانچای و گوڵستان لە بیدایەتی سەدەی 19 بەشێک لە کوردستانیان بەشێک لە هەرێمە کوردیەکانی کەوتە بەردەست لە ئەنجامی سان ستیڤانۆ ڕێکەوتنامەی بەڕین لە 1970 بەشێک تری کەوتە بەردەست یعنی ئەمە ئێستا سێ قەوارە دەبن بە شەریک لەسەر خاکی کوردستان رووسیاشی دێتەگەر لەگەڵ ئێران و دەوڵەتی عوسمانی ڕێکەوتنامەی گرنگ ئەوەیە کە دەوڵەتی عوسمانی ومێت دەکەن بڕوخێ فەڕەنسا و بەریتانیا و رووسیا نوێنەریان کۆ دەبێتەوە لە رووسیا بۆ دابەشکردنی هەموو ئەو خاکەی کە لە بندستی عوسمانیدایە لە ناویشیاندا کوردستان ئەمەیە سایکسپیکۆ 1916 بەڵام ڕێکەوتنامەی سایکسپیکۆ درێژەی نەچێشە بۆ چوە رووسیا کشایە لە 2 ئۆکتۆبر ئەم دوو وڵاتە درێژەیان پێنەدا هاتن جارێککە لە چوارچێوەی ڕێکەوتنی تر قسەیان لە ناوچەکە کردەوە مەسەن لە چوارچێوەی ڕێکەوتنامەی سانڕیمۆ لە جارێککە لە سیڤەر لە کۆنگری قایری 1920 بەریتانیەکان و بەرپرسان کۆبوونەوە چلا با بڵێن ویلایەتی مووسڵ بکەن ئەمە هەمووی پێکەوە تەواوکار بوون واروها کۆمەڵی گەلان عوسبەت الئومام چونکە ئێستا ئەگەداری ئەوەی بین یعنی لۆزان یعنی بەندی یەکەم 62ەکەی کە یەکلا دەکاتەوە ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی فورات کوردستانی تورکیا بە دەوڵەتی تازەی تورکیاوە بەلەچێندرێ و هیچ قەوارەیەک دروست ناکرێ ئەی ویلایەتی مووسڵ چلێ دەکا ینی خاڵی دووەم چلێ دەکا ئەم ناوچەیە کە بە ئازادانە پاڵی پێوە بدەن لێرەدا ناگەنە نەتیجە لە خاڵی دووەم واتە تورکەکان دەڵێن دەبێ ئەم ویلایەتەش سەر بە تورکیا بێ وەکو چۆن تۆ بەندی 62 ناوچەکانی ڕۆژهەڵاتت هەڵوەشاندە و خستە دەوڵەتەکەی کەمال ئاتاتورک دەبێ ئەم هەرێمەش ویلایەتی مووسڵش بخرێتە سەر تورکیا بۆ ئەمە تورکیا کۆمەڵی دەوافیعی هەبوو بۆی کە ئەم ناوچەیە عەرەب نین لە تورکەوە نزیکن وەلەو کاتێک کە بەریتانیەکان هاتوون ئەم ناوچەیان داگیر کردووە لەگەڵ بەغدا و بەسڕا نەچوونەتە ناو مووسڵێن کە سوڵتان داوای ئاگربەستی کردووە واتە ئێوە لە دوای ئاگربەستەکەی چوونەتە ناو مووسڵێ ئیسمەدی ئینۆ نوێنەری تورکان کۆمەڵێک پاساوی هەبوو بۆی ئەم ناوچێش بخرێتە سەر تورکیا بەڵام بەریتانیەکان ڕازی نەبوون بۆ ڕازی نەبوونەوە پێشتر لە کۆنگری قاهیرە قسەیان لەمە کردووە و مەلیک فەیسەڵیان هێناوەتەوە بەڵێنی ئەوەیان پێداوە کە دەوڵەتێکی پاشایەتی بۆ دروست دەکەن لەسەر خاچی ویلایەتی بەسرا و مووسڵ و بەغدا واتە ئەو بەڵێنە پێشتر هەبووە بۆیە بەریتانیەکان لە لۆزان سازشیان لەسەر ویلایەتی مووسڵ نەکرد تورکەکان داوایان دەکرد ئەم نەتیجەیان چ لێ کرد کۆنگرەکە کۆتایی پێهات بەپێی خەتی بڕۆکسل حدودی تورکیایان دیاری کرد ئەم ناوچەیە کە لە سیڤەر
دانرا بۆ ڕۆژهەڵاتی فورات خستیانە سەر دەوڵەتەکەی ئەتاتورک ئەم دۆستی ویلایەتی موسڵیان بەرز کردەوە بۆ عوسوەت الأمم واتە کۆمەڵی گەلان کرد لە جێگەی نەتەوەی گرتوەکانی ئێستا بوو منەظەمەیەکی نێودەوڵەتی بوو ئەو حەلی بکە ئەمەی درێژە پێرەدەم ئەو زەدەینە سەر بابەتەکانی تر نەتەوەی گرتوەکان وەفد دەنێرێ لیژنە تەشکیلەکە دێتە ناوچەکەی لەگە حکوومەت عێراقی قسە دەکا لەگە تورکەکان قسە دەکا واتە بە درێژایی مانجی تەمووز بۆ کۆتایی 1923 و لە 24 و لە 25 یعنی تقریبا نزیک بە 2 ساڵ و نیو لە لیژنە و لیژنەکاری و ڕاپرسی و هێنان و بردندان تاوەکو لە کۆتایی 1925 عوسبەت الأمم بڕیار دەدا ئەم ویلایەتی مووسڵە بە عێراقەوە بڵکێندرێ لە کۆتایی 25 بڕیارەدا بەڵام ئاشکراکردنەکەی ئیعلانکردنەکەی لە کۆتایی 26 بەڵام دوو ملحەقی هەیە یعنی دوو پاشکۆی هەیە ئەم ڕێکەوتنامەیە کە عوسبەت الأمم دەیدا دەڵێ ئەم ناوچانە بخرێنە سەر ئەم دەوڵەتە تازە پاشایەتی دروست بۆ بەڵام بەبەرجێک ئەم ناوچانە کە کوردن بەرپرسە ئیداریەکان لە کوردەکان بێ و لەو ناوچانەش کە کوردن زمانی محاکمی دادگا و زمانی قوتابخانەکانیش بە کوردی بێ واتە دوو پاشکۆی لە ئەنجامی ئەو بڕیارە نەتەوەی گرتوەکان بۆ زیاد کردووە لە دوای 25ەوە ئەم خەریتەی کە ئێستا ئێمە دەیبینین مەسەرەن دەبینین هەرێمی کوردستان کە ویلایەتی مووسڵی کۆنە سەر بە عێراقا و خەریتەی تورکیا چۆنە لە 26ەوە بە تەواوی ئەم خەریتەیە سابت دەبێت بۆ ئێستا خۆی دەمێنێتەوە باشە بەس بۆچی لە لۆزانیت نوێنەرێکی کورد وەکو کورد بەشداریتیانە بوو وەکو لایەنی کوردی وەکو چۆن لە سیڤەر شەریف پاشا هەبوو ئۆکارەکەی چی بووە سەبەر بە تێڕوانینی وڵاتان لەو کاتشەوە تا ئێستا وڵاتانی زەرێت بۆ کورد تێڕوانینەکەیان گۆڕاوە چۆن لە پرسی کورد دەڕوانن خۆی دەبێت ئەگەداری ئەوەی بین سیڤەر کە مۆرکرا بەشیشی لەبەر کورد نەبوو کە ئەو دوو بەندەی لە قانزازی کورد بووە لەبەرەوەی کەمال ئاتاتورک لە شەڕێکی دەستەویەخەدا بوو لەگەڵ بەریتانیەکان بەڵام لە دوای مۆرکردنی سیڤەر مستەفا کەمال بەریتانیەکان و فەڕەنسیەکان لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە وردە ناکۆچیەکانی نێوان رووسیا لەگەڵ ڕۆژ ئاوە دەستی پێکرد بوو یعنی تموحەکەیە پێی دەوترێ گەشتن بە ئاوە گەرمەکان واتە رووسیا هەمیشە لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی ئێرانەوە بگا بە خەلیج و لە ڕێگەی تورکیاوە بگا بە دەریای سپی ناوەڕاست یعنی گەشتن بە ئاوە گەرمەکان ئەو داخراوی لە ڕووی دەریایەوە تەجاوز بکە ئەوروپیەکان ترسان لە ڕێگای تەنسیق لەگە مستەفا کەمالیەوە تورکیا بکەوێتە وڵاتێکی هاو ئاهەنگ وڵاتێکی بابرین ڕێککەوتوو لەگەڵ رووسیا سۆڤیەت با بڵێن و لێرەوە لە دەست بەریتانیەکان و فەڕەنسیەکان و ئەوروپیەکان دەربچێ بۆ ئەوەی کە بیهێننەوە ناو چوارچێوەی منزومەی ئەوروپیەکانەوە لە دەستی رووسەکان وەتە لە هاوپەیمانێتی رووسیا دووری خەنەوە خۆیان دۆستایەتی بکەن ئەو لە لۆزان بانجیان گروتیان ئێمە ڕسمێت بە تۆ دەدەین نەک بە سوڵتانی مردووی عوسمانی ئەتۆ ڕسمیەتت هەیە لە لای ئێمە و چیت دەوێ بۆت دەکەین بە تەکید خاڵی یەکەمیان بۆ ئیلغا کردەوە بەڵام دووەمیان بۆ ئیلغا نەکردەوەکە تایبەتە بە کوردستان کورد بۆ نوێنەری نەبوو ئەگە تێبیریمان کرد دەتوانین وای لێ بنین ینی ئەمە کوردی توانی ئیستیفادەی لێ بکە بەڵام ناشتوانین خۆمان لەو هۆکارە بشارینەوە کە ویستویانە لەو ڕێگەیەوە مستەفا کەمال بترسێنن کە قوارەیەک بۆ کورد دروست دەکەین ئەگەر بێت لە منزومەی ئێمە دەرچی یعنی بە دیوەک لە دیوەکان کورد وەکو کارتی فشار بەرامبەر بم بە مستەفا کەمال بەکاراتەوە بەڵام کە دوایان سەیریان کردو ئەو کارتە زۆر گەورە نییە و کوردیش لەو ماوەی هیچ جوڵەیەکی نەکردو بۆ سەربەخۆی وەکو ئەمری واقعێک دروستکە هیچ ئەمرێکی واقعی پێ دروست نەکرا کورد بۆیە لەم بەندەی پەشیمان بوونەوە ئەمدارە کردیان بە چاکەیەک بۆ مستەفا کەمال کورد بەشداری کرد لە کۆنگرەی لۆزان لەکوێ بەشداری کرد لەگەڵ وەفدەکەی مستەفا کەمالی بەشداری کرد و لە لۆزانیش بەرامبەر بە بابرین لۆرد کیرزۆن نوێنەری بەریتانیا ئیسمەت ئینۆ جێگیری مستەفا کەمالی وتی ئێمە کوردەکان لەگەڵ ئێمە هاتوون بۆی کە ئێمە داوای زیابوونەوە ناکەین لە تورکیاوە دەمانوێت لەگەڵ تورکا پێکەوە بڵێ کوردیان بردووە بۆ ئەوەی کە لێدوان بدەن و بەشدار بن لە کۆنگرەکەیەوە بڵێن ئێمە بە هیچ شێوەیەک زیابوونەوەمان ناوێت دەمانەوێت لەگەڵ برا تورکەکانمان بژێن واتە کورد بەشداری کردووە لۆزان بەڵام بۆ پشتیوانیکردن لە مستەفا کەمالی و عیسمەدین و لەگە خۆی بردوێت تێڕوانینی وڵاتان کاکتۆر لەو کاتەوە تا ئێستش بۆ پرسی کورد تەر تێڕوانێکی مرۆیی و ئاسایش بووە هەتا ئێستش لەگەڵ بێت تێڕوانیان سەب بڵێن پرسی کورد بچووکتریش بۆتەوە بۆ چوارچێوێکی بڵێن سنووری ئەو دەوڵاتانە لەن چۆن ئەم بابەتانە کە زۆر دەرسە ساڵ تێ بەپەڕێ مڕاجعە دەکرێتەوە ناکرێتەوە ئەم قسانە زۆر دەکرێت ئەم 100 ساڵە تەنها ڕقەمە
یعنی هیچ فەرقینە لەگەڵ 95 لەگەڵ 100 هیچ شتێک نایە کۆتایی پێبێنێت بۆ وەگە تێبینیت کردبێ ئەم خەریتانەی کە دروست بووە ئەم ڕێکەوتنانەی کە هەبووە مەسەرەن بۆ نمونە کۆماری کوردستان کە رووسیا ویستی پشتیبانی لە کورد و بابرین ئازەربایجان بکە لە ئەنجامی شەڕی دووەمی جیهانی بۆ کە خەریتەی ناوچەکە و معادلات گۆڕاوە یعنی بەدیوێک کە دەبێت زارێککە شەڕ دروست بێتەوە لە ناوچەکەدا شەڕێکەکەی جیهانی دروست بێتەوە هاوکێشەی هێز بگۆڕێ ململانێ بگۆڕێ ئەوزا خەریتەکە دەگۆڕێ یعنی خەریتەی نێودەوڵەتی زۆر بە زەحمەت لە حالەتی ئاسایی دەگۆڕێ یعنی بۆ ڕوونترکەمەوە لە 1970 لەو کاتێک کە عێراق کوێتی داگیر کرد 1990 ئەگە تێبینیمان کردوێ لەو کاتێک کە کورد کۆڕەوی ئەنجامدا لەو کاتێک کە عێراق بارودۆخەکە گۆڕان هێزێکی گەورەی نێودەوڵەتی هاتە حیزاز ئەگە تێبینیمان ئەگەر بگەڕێنەوە کاتەی خەریتەیەکی دروست کرد حالەتێکی نائاسایی دروست خەتی 36 و ناوچەی دژەفڕین بۆ کورد دروست کرا کە ئیستیفادەی لێ کرد لە 1990 لە مانگی چواری 1991 بە بڕیاری 686 ئەگە بە بیرمان بێتەوە یعنی لە ئەنجامی ئەم شەڕێکە لە کوێت سەدام حوسێنیان دەرکرد و واقعی سەدام حوسێن تێکچوو خەریتەی گەورە لە ناوچەکەدا دروست نەبوو بەڵام بەقەدەر خەریتە بچووکەکەی دەبین خەتی 36 دروست بوو بەقەدەر ئەو گۆڕانکاریە بچووکانەی کە لە دوای شەڕی دووەمی جیهانی دروست بوو کۆماری مەهاباد و کۆماری ئازەربایجان دروست بوو واتە گۆڕانکاری لە ناوچەکەدا تێکچوونەوەی ئەم خەریتەیە واتە سلێمانی ئێستا لە نەتەوەی گرتوەکان لەسەر دەوڵەتی عێراق حسابە بەگە تێبینیت کردبێ لە مەهاباد لەسەر ئێران حسابە دیاربەکر لەسەر تورکیا حسابە بەڵام چۆن ئەم خەریتە جارێککە دێتەوە دەبێت جارێککە حالەتێکی تر دروست بێتەوە ئەم نەخشانە کۆی ناوچەکە بگۆڕێ لە زمانیان کورد ئیستیفادەی لێ بکە بەستێڕوانی بۆ حکوومەتێکی شێخ مەحموود بێ بۆ حکوومەتێکی قازی بێ وڵاتانی زلێس تەناو بووە کە ئاسایش لەو ناوچانە بەرقەرار بێ بۆ ماوەیەک فەوزا دروست نەبێت دەنا پەیوەندی بۆ نەبووە کە مەجالێک بە کورد بنە حکومڕانی بکە ئەمە دوو دیوی هەیە ئەگە تۆ بگەڕێنەوە سەر کۆنگرەی قاهیرە لە بینی لۆرانس و لە بینی بێرسیکۆکس و لە بینی با بڵێن ئەم بەرپرسانەی ڕۆژە چەرچڵ و ئەم بەرپرسانەی کە بەشداریان کردووە لە قاهیرە خۆی کۆنگرەی قاهیرە لە 1920 بەسترا بۆ ئەوەی هەموو بەرپرسانی بەریتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هیندستانەوە تاوەکو دەگاتە میسر کۆبوونەوە و بە دیڕاسی ئەوەیان کرد کە ویلایەتی مووسڵ چی لێ بکەن ئەم بابەتە دێتە گۆڕێ بۆعدێکیان بۆعدی ئەمنیە یعنی لەبینی بێرسیکۆکس و لە بینی وێڵسندا گفتوگۆیەکەیە باسی ئەوە دەکە ئایا بەفعلی ئێمە بە خواستێکی ئەمنی بوو ئەو دەرفەتەمان بە کووردا بە شێخ مەحموود دەیان خواستێکی سیاسی بوو لەوێ ئەمە قسەی لەسەر دەکرێت یعنی بە دیوێچکە لە دیوەکان خواستێک هەبوو ئەم پارێزگایانەی کوردانەی کە لە ویلایەتی مووسڵە ئیداری سربەخۆیان لێک پێک بهێندرێ بەڵام لە هەمان کاتیشدا بۆ ئەم بابەتە هاتە گۆڕێ لەبووی لە شەڕی لە دوای شەڕی یەکەمی جیهانی خەریتەکە گۆڕاوە واتە ویلایەتی مووسڵ سەر بە عێراق نەبوو عێراق تازە دروست دەکرێت تورکیا داوای دەکات واتە دەرهاویشتەی گۆڕانکاری خەریتەکانن کە ئێستام قسە لە گۆڕێ بۆ کوێسە عێراقێکی جێگیری چەسپا و بەم خەریتەی ئێستاوە لە کۆمەڵی لە نەتەوەی گرتوەکان ئەندام نییە تاوەکو بێن عفوان لە کۆمەڵی گەلان ئەندام نییە تاوەکو بڵێن یەکلا بۆتەوە واتە هێشتا ئەمە لەسەر سینی گفتوگۆکردن جگەی قسە لەسەرکردنە معقوڵیانە ئەمە ئەو دیوەی هەیە دیوە سیاسیەکەیتی بەڵام دیوە ئەمنیەکەی ئەوەیە بەشێک لە بەرپرسانی بەریتانی قەناعەتیان وابوو دەبێت 2000 ئەم ناوچەیە بخرێتە سەر عێراق بەڵام کۆنتڕۆڵ ناکرێ ئەگەر بێت و دەرفەر نەدەینە ئەم سەرۆکۆزانە لە چوارچێوەی ئیدارەیەکی سربەخۆ کە شێخ مەحموودە کۆیان نەکەینەوە هەتاوەکو لە ڕووی پێکهاتە و ئیدارەدانەوە عێراق لە ناوچەکانی بەسرا و بەغدا بە تەواوی خۆی دەگرێت بە تایبەتیش کە تازە هۆزەکانی عێراق لە ڕاپەڕین و زموزۆڵدا بوون لە دژی بەریتانیەکان باش کاکتۆر بینی سەر دۆخی ئێستا بڵێن یادی دەکرێتەوە 100 ساڵ تێپەڕبوو هیچ ناگۆڕێ بەس تورکیا سەخواستیەوەیە لە 100 ساڵە فراوانخوازی بکە بە پێی پەیمانی میساقی میلی بێ کە ویلایەتی مووسڵ بەشێک لە تورکیا بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان دەرە پێش لە شتێکم 100 ساڵە بەز ڕقەمە یعنی هیچ شتێک نەبوو کۆنگرەکە کات دەبەسترێ بڵێ برێمە لە دوای 100 ساڵە خەریتەکە دەگۆڕین ئەگەر بێت و شەڕد و تێکچوونی هاوچێشەکە ناوچەکە دروست نەبێت لە 200 ساڵی کەژوە خۆیەتی دەشگونجێ لە 150 حالەتێککە دروست بێت دەگونجێ شەڕی ئۆکرانیا و رووسیا و بارودۆخی ئێران و واقعەک دروستکە پاشی 2 ساڵی کەم خەریتە بگۆڕێ واتە ئەم خەریتەیە شەڕ و ململانە دەیگۆڕێ نەک زەمە نەک کات نەک 100 ساڵ و 20 ساڵ و دیس شتی
و ئەمان نییە لە واقعی سیاسیدا ئاگاداری ئەوە بێت مەزوی تورکیا وەکو تورکیا فرانخوازێک تورکیا بۆ نمونە ئایا تورکیا دەگەڕێتەوە سەردەمی دەوڵەتی عوسمانی 100 ساڵ تورکیا ناگەڕێتەوە سەردەمی دەوڵەتی عوسمانی دەگونجێ ئەم ستایلی ئێستا ئاک پارتی ستایلێک بێ شێوازێک بێ لە ڕووی ئەوەی کە پێی دەوترێت لە ڕووی تێکەڵکردنی خواسی دەوڵەتداری لەگەڵ خواسی دینداری نزیک بێ لە تورکیا بەڵام لە ڕووی خەریتەوە نا ینی بەدیوێ چکە لە ڕووی ستایلی بەڕێوەبرنی دەوڵەتەوە دەگونجێ ئەردۆغان جارێککە کەلتور و ئەدەبیاتی دەوڵەتی عوسمانی سوود لێوەرگێتەوە بەڵام قەت خەریتەی بۆ تێک ناچێتەوە جارێککە لیبیا و مەغریبی عەرەبی بکا بە ویلایەتێک سەر بە ئەستەمبول ئەمە تێپەڕیوە یەمەر بێتەوە ویلایەتێک سەر بە ئەستەمبول بەس ئێستا و فرانخواز ئەوە ناودنێتی ئێستا لە باشووری کوردستان بەشێکی زۆری پارێزگەیدەوە زیاتر لە سەداسی لە ڕۆژاوای کوردستان داگیرکاری هاتنە پێشەوە هەیە ئەوە ناودنێتی ئەمە ناودەنێم ئەوەی کە لەم دوو ناوچەیە لەم دوو شوێنە هەر بۆ خۆی حالەتێکی نائاسایی هەیە دەبین هەرێمی کوردستان و پەکەکە ئەم بارودۆخی کە لە دوای نەوەتویەکەوە دروست بووە عێراق زۆرێک لە زۆرەکان سیادەی شێواوە تورکیاش لە ئەنجامی ئەم شەڕەیە سنوور دەبەزێنێ بۆ سووریا ژوایە بەڵام ئەگە بێت و ئەم واقعی کە لە 2011 لە سووریا ڕوویدا ڕووی نەدابایە تورکیاش مابایە پاساو نەدەبوو بۆ ئەوەی کە بێتە ناو خاچی سووریاوە ئەمە بەڵام بۆ مەسەرەن بۆ لە ئێرانەوە ئەم تجاوزەی ناکە بۆ مەسەرەن بۆ نمونە ناوچەکانی جۆرجیا و ئەرمینیا ئەوانە ڕۆژگارێک سەر دەوڵەتی عوسمانی بوون بۆ لەوە ئەم تجاوزە ناکە واتە ئەم حالەتە واقعی عێراق بارودۆخی عێراق و بارودۆخی سووریا ئەم دەرفەتەی بە تورکیا داوە یان تورکیا ئەم دەرفەتەی قۆستەوە ئەجینا ئەگەر بێت و بارودۆخی عێراق وەکو بارودۆخی هەشتایەکان بووایە سووریا وەکو بارودۆخی 2000ەکان با بڵێن 2005 و 6 و 7 و 90ەکان بووایە شتیوا ڕووی نەدەدا باش بەس لۆزان ئیستا بۆ تایبەت بە باشووری کوردستان بچووکردنەوەی دەسەڵاتی هەرێم هەیە وەکو لۆزانێکی دیکە بەرەوەی بۆ کورد بە تایبەتی بەو پەرتەوازە ناو خۆی و سەرنجی چی بوو لەسەر ئەو کۆنگرەی کە لۆزان کرا لە سویسرا خەڵکی جیاواسیدا بەشدار بوو من بەدیوێ چکە ئەمە دوو پرسیارە ئەگەر بێت و ئێمە لە ڕێکەوتنە نامە نێودەوڵەتیەکان یاخود ئەم ڕێکەوتنانەی کە پارچەیەکی کوردستان لەگەڵ حکوومەتی مەرکەزیدا ئەنجامی دەدا یان ئەو دەرفەتە نێودەوڵەتانی کە دێنە پێش ئێمە ناوی لێ بنێن سیڤەر یعنی ئەم دەرفەتانی کە لە ئەنجامی ڕێکەوتنێک دەرفەتێکی سیاسی دێتە پێشەوە ناوی لێ بنێن سیڤەر لە کاتێکدا کە ئێمە ئەم دەرفەتەمان لە دەست دەچێت ناوی لێ بنێن لۆزان یعنی ئەمە بکەین بە قاعیدا بۆ نمونە لە 1970 کە حکوومەتی عێراقی لاواز دەبێت سەرکردایەتی کورد ناچار دەبێت ناچاری دەکەن ڕێکوتن بەیاننامەی یازای ئازار مۆر بکە ئەوە ناوی لێ بنێن سیڤەر بەڵام ڕێکوتنامەی جەزایر ناو لێ بنین بە لۆزان یعنی جارێککە لە ناوڕۆکی بەیاننامەی یانزدەی ئازاری هەفتا پەشیمان دەبێتەوە دەبینین لە ئیتفاقی جەزایر لۆزانە ئەم لۆزان و سیڤەرانە لە تاریخی ئێمەدا ئیستیمڕارێتیان هەیە رووسیا بڕیارەدا پشتیوانی لە کورد و ئەزەریەکان بکە زەوی ئەخزەریان بۆ هەڵدەکا کۆماری ئازەربایجان و کۆماری ئەوە دروستەکە دوای ڕێک دەکەوێتەوە لەگەڵ شای ئێرانێ ئەو کاتێ ڕێک دەکەوێتەوە لەگەڵ بەریتانیەکان و رووسیەکان پشتیان تێدەکا و گورگان خواردوەکردن پێی دەرە ئەمە ناو لێ بنین لۆزان واتە ئێمە لە تاریخی ئێمە سلسلەیەک لۆزان و سیڤەرمان هەیە 1991 و ناوچەی دژەفرین ئەمە سیڤەرێکە بۆ ئێمە ئێستا لە 1991 لە 2003 کاتی ڕوخانی باس سیڤەرێک بۆ کورد دەتوانی بیکا بە دەوڵەت با لێک تێبگەین ئەگەر ئێمە ناوی لێ بنین ئەمە ورتر با بڵێن ئێمە لە سیڤەرەکاندا دەبێت تەوزیفی بڕیارەکە بکەین بۆ ئەوەی خۆمان هەبین باش با بۆ ڕوونترکەمەوە واتە ئەگەر ئەو کاتەشدا کورد وەکو چۆن مستەفا کەمال زەنجی ڕزگاری ڕاگەیان بەرامبەر بە وڵاتەکەی کوردیش دەست بەدە سەرکردەیەکی وەکو مستەفا کەمالی تێدا بیاویت کە گیان من خۆمە کوردستان ڕزگار دەکەم هەم لە مستەفا کەمالی هەم لە داگیرکاری ئەمری واقع دروست دەکەم ئەو کاتەی زۆر تەبیعی بوو اعترافی پێ بکەن ینی حالەتێکی زۆر گونجاو هاتووە پێشەوە بەڵام نەیکرد مەوەسم بۆ باشووری کوردستان بەڵێ ئەوە باکووری کوردستان 1922 و 22 تا دەگاتە 23 واتە ئەو بینەی بینی سیڤەر و لۆزان کورد هیچ وڵانەوەیەکی گەورەی لە کوردستانی باکوور نەکرد تا بێت ئەمری واقع لە 1991 لە هەرێمی کوردستاندا گەر بگەڕێنەوە ئەمە سیڤەرێک بوو بۆ کورد ڕەخسا واتە بڕیاری 686 دەرفەتێکی گەورە بۆ کورد ڕەخسا کە کورد انتخاباتی کرد پەرلەمانی دروست کرد حکوومەتی دروست کرد بەڵام دووبارە کورد استیفادەی لێ نەکرد بە شەڕی ناوخۆ بۆ فەوزایی کە بۆ خۆی دروستی کرد نمونێکی جوانی نیشان نەدا دەبینین وردە خەریکە بەرەو لۆزانێککە بچین لە 2003 جارێک کە بڕیارێکی نێودەوڵەتی هات بە پرسیارەتی ئەمریکا حکوومەتی عێراقی ڕووخاند
لە دەستوری عێراقا و بە پشتیوانی بەریتانیەکان و بە پشتیوانی ئەمریکیەکان و کۆمەلگای نێودەوڵەتی دەبینین کورد فیدرالیزم جێگیر کرد بە فەرمی بەڵام دووبارە تەوزیفی ئەمەی نەکرد سوودی لەمە وەرنەکرد دەبینین ئێستا وردە لە ئەنجامی هەڵەی نەوت فرۆشتن و ئابووری سربەخۆ و مامەڵەیەکی وای لێ هاتووە پشتیوانی نێودەوڵەتیشی لەدەستدا و بارودۆخێکی خراپی دروست کرد واتە بە دیوێک لە دیوەکان ئەگەر بێت و ئێمە شتێکمان هەبێ بۆ سربەخۆیی ئەو سربەخۆییە بۆ هەموو کوردستان بیا بۆ پارچەیەکی دیاری کراو بێ دەبێ سێ عوامل پێکەوە سێ هۆکار و فاکتەر پێکەوە ئیشی لەسەر بکرێت فاکتەرێک کورد خۆی فاکتەرێک کورد بۆ خۆی ینی کورد بە کورتی یان نێتوانێت ئەمری واقع دروستکە کورد مؤسسات بێ نمونەیەکی جوان نیشاندا ئینتیما جارێکە بگەڕێنێتەوە بۆ تاکەکانی لە دەوری دەسەڵاتێکی مؤسساتیدا کۆ ببێتەوە ینی بە شێوەیەک لە شیوەکان وەکو چۆن مستەفا کەمال توانی هەموو تورکەکان یەخا وە کورد و نەتەوەکانی کەژ یەخا بۆ ئامانجەی کە دەیەوێ کورد نەیتوانیوە هەر نەتەوەکەی خۆی یەخا ینی بۆ مستەفا کەمال دەتوانێت نەتەوەکانی ترش بۆ ئامانجەکەی خۆ بەکاربێنێ بەڵام کورد ناتوانێ کورد خۆی بەکاربێنێتەوە بۆ ڕزگاری نەتەوەکەی خۆی ئەمە مشکلەیەکە لە ڕوانگەکەیەوە ینی بەدیوێک لە دیوەکان ئەگەر ئێمە بڵین کورد لە کاتی خۆی نەیتوانێت سیڤەر ئیستیفادە لێ بکە دەبێ ئاگاداری ئەوەش بین کورد لە 1990ەوە لە 2003ەوە دوو دەرفەتی بۆ ڕەخسە نەیتوانی سوود لە پشتیوانی نێودەوڵەتی و نەیتوانی سوود لە دەتوانم بڵێم لە بۆ چواگە تۆ تێبینیت کرد بێ لە 1990 2003 هەردوو عامیلەکە نێودەوڵەتیەکە بۆی ڕەخسا بوو یعنی دیوەک لە دیوەکان عێراق ناچار کرابوو کە دان بنێ بە ناوسێت ژەفڕین لە 2003 نات بنێ بە فیدرالی وە کۆمەلگای نێودەوڵەتیش لە هەردوو قۆناغەکە لە پشتی بوو بەڵام کورد خۆی نەیتوانی ناودنەیەکی لە بەرامبەر ئەو دوو تەوقیتە و ئەو دوو تەوقیتە ریفراندۆمەکە لە 2017 لەن چۆنە بەدیوەک لەدی ئەمیش یەکێکە لە هەڵەکانی کورد واتە کورد ئەگەر گوتم سێ فاکتەر هەیە هەمیشە بۆ سربەخۆیی کورد یعنی ئەگەر بێت و هەر قسەیەک لە سربەخۆیی بکرێت دەبێتەوە ئەم سێ بوعدا ئەم سێ فاکتەرە نادیدە نەگری کورد خۆی و ئەو وڵاتەی کوردی بەسەردا دابەش کراوە عێراق ئێرانە سووریایە لە هەر شوێنێک ئەم بابەتە بێتە پێشەوە وەروە کۆمەلگای نێودەوڵەتی ئێمە لە 1991 کۆمەلگای نێودەوڵەتی و عێراقکە کوردستانی پێوە لکاوە هەردووچیانمان بۆ ڕەخسایانی کۆمەلگای نێودەوڵەتی لە نەتەوەی گرتوەکان بڕیارمان بۆ درا کە حکومەتی عێراقی بۆ نیوێتەوە ناوچانە و حکومەتی عێراقیش زەعیف بوو احترافی پێکرد ناچار بوو پابەند بێ لە 2003 بە هەمان شێوە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیمان بوو بۆ ئەوی کە فیدرالیە لە دەستوری عێراقدا جێگیر بکرێت واتە ئەو وڵاتەی کە کوردستانی بەسەردا بەش کراوە هاتە ژێربار و کۆمەلگای نێودەوڵەتی هاتە پشتیوان بەڵام کورد خۆی نەیتوانی تەوزیف بکە بۆی کە تاکو ئێستا حکومەتێکی یەکگرتووی لە هەرێمی کوردستان تەوزیف بکە تاوەکو ئێستا لە ئەنجامی ئیدارەیەکی خراپ و گەندەڵی نەیتوانی ئینتیمایەک بۆ میلەتی کورد دروستکە ئینتیما بۆ گەلی تورکیا بنەتەوە زیازەکانەوە بۆ کەمالات تورکی دروست دەبێ بێن دیفاع لە قوارەکەی خۆیان بکەن بۆ کورد دروست نابێت دیفاعی لێ بکەن بەتەکید ئەمە ئەم حالەتە ناڕێکیە لە حکومڕانی دروست بووە ئەم حالەتە دوو ئیدارەیە و ئەم حالەتە نامؤسساتی و میلیشیاتی و ئیماراتی و خێڵەکەیە کە دروست بووە بۆچی بەرز دەڵێ 2003 تەوقیتی باش و بۆ سەر بخۆی وایە بەزە ئێمە و تەوقیتانە هەڵابژێن 2017 تەوقیتێکی باش نەبوو خۆی ئەمەی کە دەڵێن کەڵەبابی ناوەخت ئەمەیە لە واقعی کوردیدا بڵێ لەین سۆرە تو هەموو بابەتێک کە بتەوێت بەرەو سەربەخۆیی بچیت بەرجوڵەیەک بڕۆی کە تێیدا هەنگایەک بەهاوی دەبێت دوو عامیلەکەی تر هاوکارت بن ئێمە تەوقیتێکم ئەڵ دوو عامیلەکە تریچیان هاوکارمان نەبوون بە ڕوونتر پێت بڵێم یعنی 2014مان هەڵبژێردا بایە کە داعش چوار محافظەی عێراقی دەست بەسەردا کرد بوو حکومەتی عێراقی دەسەڵاتی نەما بوو باشتر بوو ئەنی تەوقیتەکەمان لە کاتێکدا کرد کە دەوڵەتی عێراقی حکومەتی بەغدا بەهێز بوو و لە کاتێکدا ئەنجامماندا کە شەڕی داعش نەما بوو کۆمەلگای نێودەوڵەتی پێویستی بە کورد نەما بوو ئەمە بوو حالە ئەمە بوو ئەم کارەساتە گەورەی دروستکردن خوێنی کەڵەشێر بەناوەخت بەڵێ باش بەس وەکو ئەو کۆنگرەی کە کرا لەو ڕۆژانە لە لۆزان سەرنج چی بوو لەسەرەوە ئەو کۆنگرانە سوودیان هەیە باشن خراپن من لەوانەیە پێم وا بوو بیام کۆنگرە بە ئەندازێک لەوانەیە هەیمەنەی لایەنێکی سیاسی بەسەرەوە بوو بێ و مافی خۆشێتی لەبەرەوەی پرسی لۆزان هێندەی پەیوەندی بە کوردستانی باکوورەوە هەبووەوە کوڕوونم کردەوە هێندە لەوانەیە پەیوەندی بە بەشەکانی تری کوردستانەوە نەبوو بێ یعنی بەندێکی گەورە هەڵوەشایەوە کە سەربەخۆیی دەدا بە
کوردستانی باکوور بۆ کوردی باشووری شەرپەیوەندی پێ بووە بەڵێ بەڵام بە پلەی یەکەم کوردی باکوور ئەگەتی بینیمان کرد بچکە 2000 بەریتانیەکان لە نەتەوە لە عوسبەت الئومە ماکو ئەوەی واقعی عێراق و لکانیان دروست کردەوە دەنسۆن ئەم بابەتانە دوو دیوی هەیە ئەگەر پێمان وابێ لە ڕێگەی ئەم کۆنگرەیەوە زارێککە کۆمەلگای نێودەوڵەتی دێنینەوە سەرخەت بۆ ئەوەی کە خەریتەکە بگۆڕێ بۆ ئەو مافەی کە لە سیڤەر لە دەستمان چوو لۆزان لە دەستی داین زارێککە مڕازعی بکەنەوە زەحمەتە وەکو پێم گوتی مڕاجعکردنەوەی ئەو بڕیارانە گۆڕانکاری خەریتەکەی دەوێت لە ناوچەکە ئەگەر لەو ڕوانگەیەوە بێ کە کورد ئاگاداری سیستەم و یاسانەی دەوڵەتیەکانی هەیە و ئاگاداری ئەو ڕێکەوتنانەیە کە سوودی پێگەیاندون ئەو ڕێکەوتنامە و کۆنگرە و پەیماننامەی کە زیانی پێگەیاندون بۆ ئەوەی کە وشیار بێ بەڕابردوو و دەرز وەرگێ بۆ ئایندە ئەمە شتێکی زۆر باش بوو هەنگاوێکی زۆر چاک بوو بەڵام ئەگە تۆ تێبینی دەخوێنیتەوە دوو خاڵات دوکیری دەخوێنیتەوە من یەکەمینیان ئەوە وەکو پێم گوتی کە زۆر جار دەبینین با بڵێن ئەمە حالەتێک دروست دەکات مەسەرەن ئەگەر وەکو گوتم وشیارێکی سیاسی دروست دەکات کە کۆمەلگای نێودەوڵەتی لە ئەنجامی ئەم ڕێکەوتنانەدا واقعی کوردستانی بەو ئاقارەدا بردەوەتە وشیارێکی سیاسی لە لای تاچی کورد دروست دەکات بە بیرهێنانەوەی ئەم ڕەهەندە مێژوویانە بەڵام ئەگە بمانەوێت لەو ڕێگەیەوە فشارێک دروستکەین فشار دروست ناکرێت فشارەکە واقعی کوردستان خۆی درستی دەکات تەبایی نێوماڵی کورد درستی دەکات مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان درستی دەکات حرەکەیەکی عاقلانەی تەندروستی کوردی لە کوردستانی باکوور درستی دەکات ئەم شێوازە ناتوانێت درستیکە باشە بەس ئەو دابەشبوونی کە لە باشووری کوردستانێ چۆک و جوگرافیا چۆک و ناکۆکی سیاسی دوێستا ناوی دەنەی لۆزان دوو ئیدارە دوو هێزی چەکدار ئەنی ناکۆکی سیاسی زۆر توند ینی ناوی ئەوەی لێ دەنێم ئێمە دەرفەتێکی باشمان بۆ ڕەخسا یعنی خۆ ڕاستە ئێمە سیڤەرێکمان نیە بەمانەی سیڤەر بەڵام هاتنە سەرخەتێکی کۆمەلگای نێودەوڵەتیمان هەیە لە 1990ەوە وردە وردە خەریکە لۆزانێکدا بێ تەنگمان پیاڵ بچنێ عامیلە خۆیەکە عامیلە ناوخۆیەکە کە کووردە نەیتوانیوە تەوزیفی دوو هۆکارەکەی تر بکە بۆەوەی کە کوردستان بەرەوە ئاقارێکی سەربەخۆیی بەرێ یعنی وەکو گوتم ناوخۆ وڵاتانی ئەقلیمێکە کوردستانی بەسەردا بەش کۆمەلگای نێودەوڵەتی بەڵام ئاگادار بە 2000 دەبێت زڵەوەکە بەدەست کوردستان خۆیەوە بێ واتە کوردستان خۆی تەوزیفی عامیلەکەی تر بکات کاتمان کەماوە دووخولەکەی بەس ئەمدا بەشکاری ناودنێت چی ئێستا دوو هێزی دوو ئیدارە هەر لە باشووری کوردستان وەکو چۆن لە دابش بوون بەسەر ئێران و تورکیا با بەدیوەچکە بۆ ئەوە کەمەوار بگەڕێنەوە سەر ئەمەی تێکەڵاوی کەینەوە وەکو چۆن کورد لە مانجی ئابی 1920 بۆ لۆزان لە ماوەی ئەو 3 ساڵە هیچی نەکرد ئەم ڕێکەوتنامەیە نەیتوانی تەوزیفی بکە ئێستاش ئێمە ئەم دەرفەتە دوور و درێژەمان نەتوانی تەوزیفی بکەین نەمانتوانی سوودی لێوە بگرین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەرەو هەرێمێکی سەربەخۆیی بەرین و هاوڵاتیەکانی وا لێ بکەین کە ئینتیمایان بۆ نیشتیمان و میلەتەکەی خۆیان هەبێ و ئێستا ئەگەر بێت و کاتی خۆی کۆمەلگای نێودەوڵەتی کۆ بێتەوە لۆزانێکی دروست کردوێ ئێمە ئێستا بۆ خۆمان بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە بەغدا و بە وڵاتانی ئەقلیمی دەڵێن وەرن ئەو لۆزانەمان بۆ ئیمزا بکەن ئێمە ناتوانین وڵاتی خۆمان بەڕێوەبەرین ئەوەی لێ دەخوێنرێتەوە ئەو لێ دەخوێنرێتەوە باشە بەس وەکو وڵاتانی زلهێز ڕۆژێک دێت ینی ئەو نەحەقەی بەرامبەر کورتەیە ڕاستی بکەنەوە چونکە ئەو دابەشکردنی خاکە سنوورە چۆنە کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگایەکی دڕقە یعنی لەسەر ئاساسی عەتف و سۆز و زوڵم و نادادگەری مامەڵە ناکە لەسەر ئاساسی خۆ ئەو ئەگەر تۆ تێبینیت کردبێ ئەم حالەتی کە لەنەوە تویەک هەربا بگەڕێنەوە بۆ خەتی 36 دروستی کرد ئەگەر مۆزوعەکە عەتف و سۆز بووە دەبووە لە چیمەبارانی هەڵەبجە و ئەنفال دروستی بکرد بایە خۆ لەوێ کورد زۆرتر قوربانی دا و خەڵک زۆرتر لە ناوچوو یعنی کەواتە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاساسی مەزلومیەت مامەڵە ناکە هەندێک لەسەر ئاساسی تێکچوونی معادلە و بەرژەوەندیەکان و هاوکێشەکان مامەڵە دەکات بۆیە چاوەڕوانی ئەومە بە کۆمەلگای نێودەوڵەتی جارێککە بڵێ کاکە غەدرمان لە کورد کردەوە دەبێت جارێککە قەرەبووی غەدرەکەی بۆ بکەینەوە دەبێت گۆڕانکاری لە ناوچەکەدا بکرێ کورد خۆی هەبێ کاریگەری لەسەر هاوکێشەکان هەبێ و هاوکێشەکان بۆ قانزازی خۆی بەکاربێنێ باش بەس بە کورتی بارودۆخی کورد ئێستا لە کوردستانی باشوور هێزەکان ناکۆکن لە ڕۆژهەڵات هێزەکان ناکۆکن لە باکوور بڵین لە ڕۆژاوە هیچ چاوەڕێی چی دەکەی بەڕێز عاملی ناوخۆیی ئەگەر بێت و لە ڕابردوودا عاملی دەرەکی و ئیقلیمی هۆکار بووبن بۆ تێکچوونی قەوارەی کوردی بۆ نەبوونی سربەخۆیی کورد ئەم جارەیان لە هەرێمی کوردستاندا لە کوردستانی عێراق دەسەلماندی کە کورد خۆی عامیلە بۆ ئەوەی کە قەوارەکەی تێکچێ و شایستەی ئەوەنێ دەوڵەت بەڕێوەبەرێ و کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ئیقلیمی وەرن ئێمە ئەو پیاوەرین کە قەوارە وڵاتێکی سربەخۆمان هەبێ لێمان وەرگرنەوە سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێزان بۆ بەڕێز دکتۆر کامەران باوانزادە پسپۆری باری مێژ سپاس دەکەین
سپاس بەوەی بینێرانی بڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ